لەسەر هێرشەکانی داعش بۆ سەر شنگال و زمار و ناوچەکانی دەوروبەری ئەمینداری گشتی یەکێتی جیهانی زانانی مسلمانان ڕایگەیاند بە توندی ئیدانەی هێرشە ناڕەواکانی داعشەکەن دەژڵێت کارەکانی داعش دژی بنەماکانی ئاینی ئیسلامە. ئایەکێتی جیهانی زانانی مسلمانان ڕۆڵ و کاریگەری چیان هەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی؟ ئایا ئەوانیش تەنها ئیدانەی ڕووداوەکانەکەن یان هەڵوێستەکانیان حساب بۆ کراوە؟ ئایەکێتی جیهانی زانایان لەسەر ئاستی کەسایەتیەکان دژی داعشن یان دژایەتیکردنی داعش هەڵوێستی فەرمی یەکێتیەکەیە؟ بەڕێزان سڵاوتان لێبێت ئەم ئێوارێ دکتۆر عەلی قەرەداخی ئەمینداری گشتی یەکێتی جیهانی زانانی مسلمانان میوانی بەرنامەی دیوی دووەمی هەواڵی NRTە. ئێوەش دەتوانن لە پێیجی NRT و لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک پرسیارەکانتان ئاراستەی میوانەکە بکەن. دکتۆر زۆر بەخێر بێت بۆ سودەی NRT. زۆر سپاس. دکتۆر سەرەتا بە لەو بەیاننامەیەوە دەست پێ بکەین کە دەرتان کردووە و بە توندی ئیدانەی ئەو هێرشانەی داعشەکەن بۆ سەر شنگال و ناوچەکانی تر بەشێکی گشتی بۆ سەر هەرێمی کوردستان ئەگەر بکرێت لە زاری خۆتەوە بیبیستین ئیدانەتان کردووە بۆچی و چۆن ئەڕوانە ئەو بارودۆخە؟ بسم الله الرحمن الرحیم. بێگومان ئەو بەیانەکە دەرکرا بینا لەسەر ئەو مەجموعەیەک لەسەر ئوسوس و کە شەرعی و هەروەها ئینسانی جگە لەوەی لە منطلقێکی ئەوە کە ئێمە معلوماتێکی زۆر وردمان هەیە لە ڕێگای زۆربەی عولەماکانی مسلمانان لە سووریا و هەروەها لە شوێنەکانی تر لە ماوەی ئەم ساڵ دو ساڵاکەوە لە پێشە قاعیدا یان بڵێن داعش ئەو کار و شتانە و ئەو کردوانەی کە کردویانە بەڕاستەکەی لە سووریا لە پێشیشا لە عێراق لە ڕوومادی لە محافەزەی ئەمبار ئەم کارانە حقیقەتەن بەگشتی ئەتوانم بڵێم 90% ئەم کارانە مخالفە بۆ هەموو ئوسوسێکی ئیسلامی و شەریعە. ئەم ئاینی بەرزی ئیسلامە ئەساساً خوا ناردوێتی بۆ ڕەحمەت بۆ خەڵک. ئاینی بەرزی ئیسلام مەجال نادە کە خەڵک بەبێ تاوان بکوژرێت. خوای تەعالی لە قورئانە فەرمێ ئەنه من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا. هەر کەسێ یەک کەس بکوژێت نەیفەرموو مسلمان یان غیر مسلمان. حتا بەدەلیل لەسەرەوە کە حەزەتی موسا کابرا زاڵمیش بوو کوشتی، یعنی کە وەختێ تەعادای کرد لەسەر برا جوولەکەکەی بەنی ئیسرائیلەکە ئەوە بوو کوشتی لەبەرەوەی کەوا بەبێ تاوان بوو بەبێ تاوانی ئەوەی کە مستحقی کوشتن بێت زۆر پێی ناخۆش بوو، زۆر داوای ئەوەی کرد لە خوای گەورە لێی خۆش بێت کە ئەو کابرا کافریش بوو زاڵمیش بوو زوڵمیشی ئەکرد لە کابرا ئیسرائیلەکە. جا لەبەرەوە ئێمە لەو ئوسوسی ئیسلامی و لەو مەبادی ئیسلامیانەوە ئەم کارانە بەڕاستەکەی ئیدانەمان کردووە زووش و ئیستاکێش ئەمە ناهێکن. ئەم ئیدانەکردنە لەسەر ئاستی کەسێتی ئەتوانین جیا بکەینەوە یان هەڵوێستی فەرمی یەکێتیەکەشە دکتۆر؟ بێگومان ئێمە تا ئێستەکەی لەسەر داعش لەسەر مستەوای یەکێتێکە کە زیاتر لە 95,000 عالمی مسلمانان بەشدارەتیە 57 مؤسسەی ئیسلامی کە ئیسلامیە ئەندامە لە مؤسسەکەمانە ئەمانە ممثلی خوان هەیە پێوتێ مەجلیسی ئومەنا کە پێک هاتووە لە 54 شخصیەتی عالمی. ئێمە کە بەیان دەرئەکرێت عادەتەن ئەمینی عام کە وەکو من ئیستەکێ استیشارەی مەجلیسی ئومەنا ئەکات لەگەڵ ڕئیسی مەجلیسی ئومەنا جگە لە سیاسەی ئیتیحادیش کە سیاسە دانراوە خطی ئیسرائیل بنا لەسەر مەتا ئێستەکەمە 3 جار ئیدانی ئەم کارەمان کردووە. جارێکیان 2 جار بۆ هۆی لە بەرامبەری مۆزوعی سووریا، جارێکیشان لە بەرامبەری عێراق، جاری بەڵکو جاری چوارەمیش بەنسبەت ئەمەی کە ئیعلانی خلافەت کرا کە وتمان خلافەت بەڕاستەکەی نیابەتە لە ئوممە. چۆن ئەتوانێت ئەوە مەجموعەیەکی کەم بەو کردوانەوە بڵێ خۆی بکە بەسەر خۆی فەرزکە بەسەر مسلمانانە؟ بەتاکی دکتۆر لە کاتەکانی داتووە بەورترینە سەر مۆزوعی خلافەتی کە باسی لێوە ئەکرێت، بەڵام بینە سەر بارودۆخی ئەو ئاوارانەی ئێزیدیەکان کە ڕویان لە هەرێمی کوردستان کردو بۆ خۆمانە زین کەوان ئێزیدین و ئەتوانین بڵێن غیرە مسلمانن. یارمەتیدانی مسلمانێک بۆ ئێزیدیەک تا چەند پێویستە و ئێوە چۆن ئەڕواننەوە چۆن ئامۆژگاری هاوڵاتیانەکەن؟ یەکەم نەک کە شەخص وەکو ئاینی بەرزی ئیسلام. ئاینی بەرزی ئیسلام کە وەختێک یەکەم ئاەت کەیەتە خوارەوە بۆ جیهاد کە ئەم زۆر کەس کە بەداخەوە ئیدعای جیهاد ئەکات، یەکەم ئاەت ئەفەرمێ جیهاد کە خوای تەعالی فەرزی کردووە بۆ سێشت لەبەر خاتری سێشت.
یەکەم بۆ لابردنی زوڵم ستەمکاری لەسەر خەڵک، دووهەم بۆ گەڕانەوەی خەڵک بۆ وڵاتی خۆی، سێهەم بۆ ئازادی عیبادەت لە چوار شوێنە. ئەم چوار شوێنەی لە سوورەی حەج ئەفەرمێ ئوذین للذین یقاتلون بأنهم ظلموا. خوای تەعالە ئیذنی داوە بۆ ئەمە کە موسڵمانان شەڕ بکە، جیهاد بکە، بۆ چونکە ئەسڵواتانێک کە ئینسان بە ئاشتی بژین هەموو ئەسڵ لە یعنی ئیسلامە هەموو بە ئاشتی بژین. دوایەوەی کە داعش ئەیکات هیچ لەو خاڵانی تیاکە لای ئیسلامانە هاتووە. طبعا ئەو یەکەمەڵی ئەوانەی کە مەزلومن، دووهەم ئەوانەی کە دەرکراون ئوخرجوا من دیارهم، سێهەم ئەفەرمێ ولولا دفع الله الناس بعضهم ببعض لهدمت صوامع وبيع وصلوات ومساجد. خوای گەورە ئەفەرمێ ئەم دەفعەیە بۆ چییە؟ بۆ ئەوی کەوا ئەم چوار شوێنە ئازاد بێت. یەکەم شوێنی مەسیحەکان کە پێ ئەوەترێ سەوامع، دووهەم شوێنی جوولەکەکان کە پێ ئەوەترێ بە زبانی عەرەبی بیع، سێهەم شوێنی هەر شوێنێ بێ عیبادەتی تا بکرێت وەکو وەسەنیەکان، وەکو یەزیدیەکان، هەر شوێنە سەڵەوات، چوارهەم ومەساجد. ئەمە زۆر زۆر شتێکی گەورەیە. کەواتە ئێستا توانەوەی کە داعش ئەیکات جیهادە؟ ئەوە نەجیهاد نییە، بەڵکو بەعکسەوە دژی جیهادە. دوای پاشەوە ئەمانە ئینسانن، بەشەرن، هەموو کەسێک ینی کابراایەک لەو کاتێک کە جوولەکە محاربەی پێغەمبەری کرد صلی الله عليه وسلم، زۆر محاربەیەکی بەشید لە وەختی خۆیان لە مەدینە، دوایەکەوە ئیتیفاقیەکەیشان نەقڵ کردەوە و خیانەتیشیان کرد. جەنازەیەک هات پێغەمبەر بۆی هەڵسا، فەرمیان جوولەکەیە، پێغەمبەر فەرمیس ئەلەیست نەفسە، نفسی ئینسانی بەپێی قورئانی پیرۆز عەفوەن کولی ئینسانێک ئەو ڕۆحی هەیە، ئەو ڕۆحیە نەفخەیەکە لە خوای گەورە، لە ڕۆحی خوای گەورە، فإذا سويته ونفخت فيه من روحي. بەڵام دکتۆر ئەوەی کە ئێستا ئەبینرێ شڵەژاویەکی زۆر هەیە لەسەر ئەو کەسانی کە بە خۆمان نەزانین کە داعش ئێستا هێرشەکانی دەست پێ کردووە لەم لاوە هانی گەنجێکی زۆر ئەدرێت ئەوەی کە بەپێی توانە بتوانن ڕای پێشنە ناو گروپەکەی خۆیانەوە. ینی ئەو شڵەژاوی کێسا لە بەرچای گەنجایە ئەوترێت ئەمە تۆ شەهید دەبیت، ئەمە شەهادەتە، ئەمە جیهادە، ینی ئەمە چۆن ئەتوانن لە بەرچاوی ئەمانە ڕوون بکەنەوە، ئەمە ئەرکی ئێوە بێ، ینی کە چیتر ئەم گەنجانە بە خۆمان نەزانین ڕۆژانە لە سلێمانی، لە دوهۆک، لە هەولێر، لە هەڵەبجە، یعنی ڕۆژ نییە کە ئێمە 5 و 6 گەنجمان بەرگوێمان نەکەوێتکە ئەچن بۆ جیهاد. ئەمە چۆن هەر جارێ لایەن ڕوون بکەینەوە لە ئەساسە ئەمە جیهاد نییە. خۆی مشکلەکە دوو شتی گەورە زۆر هەیە بەڕاد. یەکەم شتی زۆر ئەوەی کە خۆی ئەوەیەکەوە گەنج ڕویان تێئەکات، یەکەم ئەوەیە حەقیقەتەن ئازادیەکی زۆر نەدراوە بە ئەوەی کەوە یعنی خەڵک ئاینی بەرزی ئیسلام بە شکلێکی صحیح ئاشکرا بکات. تا ئێستش دەنگێک کە معتەدیلە زۆر یعنی بەڕاستی بەیاخی پێ نەدراوە، زۆر احتیمام و گرنگی پێ نەدراوە. ئەمە یەکەم. دووهەمیش بەڕاستی زوڵم و زۆرێک کە دروست بووە لە جیهانە، ناڕم لە کوردستانە، لەوانەیە لە کوردستانیشە زۆر جار بەعزە جارێک کە جارێ ڕووی داوە بەرامبەری گەنجانێک کە تەدەیونیان هەبووە، مناقەشە نەکراون بە شکلێکی فکری، مناقەشە کراون بە شکلێکی ئەمنی، عیلاجێکی فکریمان نەکردووە. منوە ئەزانم ئەم دوو خۆیە، یەکەم نەفامی و نەزانین و جەهل بە حقیقەتی ئیسلام و وەکو ئیستەکە وەکو معلومی جەنابەت ئەوەکو ئیستەکێکە ئاەتەکان زۆر واضحە، کە زۆر واضحە کە ئینسان هەر کەسێ نەفس بێ دروست نییە بکوژرێت ئللا بحەق نەبێ بە مافی خۆی. کەواتە ئەبێت چی بکرێت دکتۆر؟ ئەمانە هەربێت لە دوورۆ سیر بکرێت. زۆر جوانە ئەم قسەیە زۆر شتێکی پیرۆزە. ئەمەیە کە ئێمە بەڕاستەکەی من زووش عەرزی جەنابی ئەو لێپرسراوەکانی کوردستانم کرد وتم پێویست دەکات ئەم وەسایلی ئەعلامەمان وەکو تەلەڤیزیۆن، وەکو وەسایلی تەواصل ئیجتیماعی، تویتەر و ئەمانە وەکو چۆن 24 سەعات مەشغوڵە، زۆربەی ناڵێم قەناتەکانیەوە، زۆربەی لە قەناتەکان مەشغوڵە یان بە قەزایە دوو لە ڕووی جەنابەت ڕەقس و گۆرانی و بەزم و هەڵاو و ئەفلام و مسەلسەلات و ئەملا و ئەولا، پێویست دەکات جوزئێکی زۆر گەورە تەرخان بکرێت بۆ ئاشکرابوونی حەقیقەتی ئیسلام. ئینسانی خاوەن بیر و ڕا بێنرە باس کرێت، مناقەشە بکەین، ئەو گەنجانە بێنرێت. ئێمە تەجروبە بمانێ، من خۆم لە مصر بووم دەوری لە هەفتە ئەوانەوە کە دکتۆرا و ماجستێرمان لەوێ دروست کرد، تەواو کرد، دوو دکتۆرایش نەکە دکتۆرای. لەو کاتەدا ئەو برانەی جیهادەکان هەڵی ئەسەریان بەرز کردەوە، ئەو بوو ساداتیان کوشت، معلومە جەناب، کە سادات کوژرا چوونە سژنەوە، ئەمانە تەکفیری مجتەمەعیانە کرد. ئەو کاتێ جەنابی دکتۆر بەڵام جەنابی شێخی شعراوی مەجالیان پێدا، جەنابی شێخی غەزالی، حتا
لە ئێمە کە من مستریش نەبووم داوایانەکە کە مەسنا بچین دانیشین لەگەڵیان وەکو خاوەنی فکرێک لە ماوەیەکی زۆر کەمە زۆر فکران تند بوو تەماشامانە کرد وردە حقیقەتیان بۆ ئاشکرا بوو ئەم هەموو مەجموعەی جیهادی بەبێ ئیستیسنا هەموو تەراجوعیان کرد دوایی خۆشیان کتێبەکان نووسی مراجعات 17 مجلدیان نووسیەوە بۆ مراجعات ئێستا کە وەختی الآن لەم مشکلەی مصریە تەسەورەکەی ئەو جەماعەتی جیهادیەکان لە هەموو جەماعەتێک هێمنترن کەواتە پێویستی بۆیەکە ڕاستیەکان ئاشکرا بکرێ لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک کۆمەڵێکەوە هەمومان بەشدار بین کۆمەڵێک پرسیاری زۆر بۆ بەڕێستان هاتووە کۆمەڵێک لەو پرسیارانە من ئەخوێنمەوە دواتر ئەگەر بکرێت بە کوردی لە بەرەوەی ژمارەی زۆر لە کۆمنتمان بۆ هاتووە سامان کەرکووکیڵە بۆچی ئەم گروپە تێرۆریستانە بە ناوی ئیسلام و ئەو کارانە ئەکەن ینی بۆچی بۆ نمونە بەشێک لە سونەکان هاوکاریانەکەن کە سونەش خۆی موسڵمانە بۆ تانتەهاڵێ ئەو هەڵوێستانەی کە دکتۆر باسیەکات تەنها گزارش لە ڕای دکتۆر خۆیە کاتیان هەموو ئەندامانی یەکێتێکەش بە هەمان ئەو چاوەی دکتۆرەوە کە بەتەکید من تەنها کۆمنتەکان خوێنەوە دکتۆر وەڵامی یاینەوە لە سەرچاوە گۆڤار پشتیوانەڵێ ئەم کاری کە داعشەی کات ئیسلامی نەشێواندووە بە جۆرێک لە جۆرەکان لە بەرچاوی هاوڵاتیان نەهرۆ ڕەزاڵێ بۆچی دکتۆر یاخود یەکێتەکەیان فتوایەک دەرناکەن و کویکەتی گیانی زانانی مسلمانان کە شەڕ دژی داعش جیهادە ئەوەی کە دژی داعش شەڕ بکات جیهادە یان فتوایەکیان نەداوە تا ئێستا هۆکەی چییە کە خەڵک بنێرن دژی داعش هەمووی پێکەوە لە هەرێمی کوردستانەوە بجەنگێن و بە شێوەیەکی گشتی داعش بکەنە دەرەوانێ کۆمەڵێک پرسیاری زۆرە هەر لە جەنابی کاک کەمالەوە بێنە باس ئەکات من وا ئەزانم ئەوان ئیستیغلالی ناوی ئیسلام ئەکەن لە کاتێکە کە وەکو عەرزم کردی ئێمە زۆربەی وڵاتەکان ینی من ئەڵێم الحەمدوللا کوردستان بەڕاستەکەی تا حدێکی باش ئازادیەکی تیا هەیە بۆ جانیبی ئەحزابە ئیسلامیەکان و ئەوانە بەڵام وڵاتەکانی تر ئەوەی جانیبی ئیسلامی بێ بەڕاستی وەکو میسر وەکو سووریا و شوێنەکانی تر وەکو جەزائیر ئەمانی کە لێوە هاتوون وەکو ئەفغانستان کە وەختێکی زمانی پێشەوە ئێستاکێ یان وەکو رووسیا کە بڵێن شیشان و ئەمانە هەموو لەو شوێنانە بەداخەوە دوو شتی گەورە هەیە یەکەم جەهلێکی زۆر گەورە هەیە بە حەقەتی ئیسلام لە هەموو شتێکە لشتی زۆر بەسیط من چوون بۆ زۆر شوێن چوون بۆ داغستان چوون بۆ شیشان چوون بۆ شوێنەکانی تر ئەمە زۆر مهمە دووهەم بەڕاستەکەی ئەوان چونکی عالمی بەرز مەجال نادرێت یان لەوانەیە دەوری خۆی ڕۆڵی خۆی نەبێنە لەمە ئیستیغلالی ئەویان کردو جا پێویستە کە ئێمە ئێستا وەکو مەسەلە ئیتیحادی عولەما ینی داعش لە هەموو کەس زیاتر دژی ئیتیحاد قساکە بۆچی چونکی ئەزانێ ئیتیحادی عولەما کە مەرجعێتێکی شەرعیە ئەگەر فتوایەکی دەرکرد خەڵک قبوڵی لێ ئەکات خەڵک لێ ئەگرێت بە قسەی ئەکات ئێمە کە چوین بۆ داغستان زۆربەی گەنجەکان گویان لێگرتین و الحەمدوللا ئیستیفادەیان کرد لە بیرۆڕاکانی ئێمە ئەمە پێویستەکە هەوڵێکی بڵین داعش تەنها دژی کەسێکی نییە کە غێرە موسڵمان بێت خۆی ئیسەکەی بەعکسەوە ئیسەکەی داعش بەڕێزیشانێکێکن لە داواکراوەکان لەلایەن داعشەوە گەورەترین دوشمنی داعش ئیخوان المسلمین تەسەورەکەی ئیخوان المسلمین کە ئەوانش داوە بەلای خۆیانەوە کە ئەڵێن ئەمە ئیسلام تەطبیق بەڵام بۆ دکتۆر عەلی خەراخی بەر لە ڕوانگەی داعشەوە بەڕێستانێکێکن لە داواکراوەکانن لای داعشەوە کۆمەڵێک بێگومان من چکی فەتاوا و شتەکانم ینی بە پێی فێسبوک و بە پێی قسەکانی خۆیان زۆر دژی من قساکەن بەتەکی زانیاریکی وا بڵاو کراوە تۆ هیچ ینی معلوماتێکی لەسەرەوە ینی شتێکی معلوماتێکم نییە بەوەی کەەوە ئەوان ینی تهدیدی شتێکی وایان کرد ئێمە یەکەم واجبە لەسەرمان ئێمە ئێستا لەم ساحەیەدا لە ئیتیحاد لە دوو سێ جەبهەوە ئیشەکەین لە جەبهەیەکەوە دژی تونڕەوی و ئەوانەی کە بە ناوی ئیسلامەوە شێوەی ئیسلام ناشری نەکەن وەکو جەنابەت ئیشارەت بۆ کرد ئەوە زۆر بە توندی باسی ئەەکەین زۆر لە فەتاوا و لەمانە چەند جار باسمان کردووە و بە تەئسیلی شەرعی باسمان کردو ئەمانە حتا کە پەیوەندیمان لەگەڵ غێری موسڵمانانە چۆنە نحن والآخر کتێبێکمان دروست کردو ئیتیحادی عالەمی تەبەنی ئەو کتەبەشی کردو کە چۆن ئێمە ژیانمان لەگەڵ غێری موسڵمانە بێت ئەمە دووهەم سێهەم وەکو چۆن دژمنایەتی ئەوانە ئەەکەین و ئەڵێن نەسیحەتی شانەکەین بەڕاستەکەی چونکە ئێمە مشکلەکە لە قیادەکایە ئەمما گەنجەکانیان بەڕاستەکەی گەنجەکانی داعش ئەغڵبیان پیاوی باشن فەقیرن ساویلکەن وەکو بە کوردی خۆمانەڵێن ئەمانە هەموو بە جیهاد و بەمانە توانویانەکەەوە وەکو غەسیل مخێکیان بۆ بکەن وەکو بەچەند ینی ئیسلامێکیان حەسر کردووە لە دائیرەیەکە
نەک ئیسلامێکی شمولی دکتۆر ئەوە مشکلێکی گەورەیە. بەڵام یوسف قەرزاوی کە سەرۆکیەکی تێبڵ و بۆ حکومێکە کورد نییە ئەم بارودۆخی ئێستاش کە لە هەرێمی کوردستانە کە ئەتوانین بڵێن ئەمریکا و هەتا نەتۆی گرتووەکان یەکێتی ئەوروپاش هاتوۆتە دەنگلی سەرۆکی یەکێتێکە کە کورد نییە هەڵوێستی ئەویش هەمان هەڵوێستی ئەمیداری هەیە ئێمە بەیانەکە بە هەردووکمان تەوقیعەکەی بەیانی ئەوانش هەمان هەڵوێستیان هەیە یەگومان ئێمە من کە شخص توانم ئەگەر شتێ نتوانم بە ناوی ئیتیحادەوە بیکەم بە ناوی خۆمەوە یکەم بەڵام ئەم شتانی کە باسی ئەەکەین هەمووی ئیتیحاد متتەفقە لەسەری و شێخی قەرضاوی ئەیدینێت وەکو عرضم کردی ئەم شتانش لە ئیتاری سیاسی عامە مەجلیسی ئۆمەنا کە 54 شخصیەتە کە تەمسیلی هەموو عالەمی ئیسلامی ئەکات بەڵکو غیری عالەمی ئیسلامی شکێمە مەسلیشمان لە ئەمریکا و لە ئەوروپا و لە شوێنەکانی تریشەیە ئەمانە لەسەر ئەم سیاستن ڕەنگە لەوانەیە معارزێک هەبێ یەکێک دوانسیان و اعتیباریە بەڵام بەڵام بە شێوێکی گشتی دکتۆر ئەوەی کە ئێستا ڕووەدا و لە مووسڵ ئەم گروپی داعشە خلافەتیان ڕاگەیاندووە ئەم سەردەمەی ئێستا ئاینی ئیسلام یعنی ڕێگە ئەدا لەم کات و وەختەیە خلافەت ڕابگەێنرێ ینی ئەمە بنەمای هەیە ئەمە بۆچی ئەمەیان کردووە پێش ئەوەی کەوا ئەو پرسیارە وەڵام دێنەوە من وا ئەزانم ئایا ئەوانە یان هەر جەماعەتێکی تر حەقیان هەیە کە داوای خلافەی ئیسلامە بکەن ئەساسا خلافەی ئیسلامی بنص يعني بحقيقة كلمة خليفة يعني معناه كسك يعني يخلف الآخر نائب وكيل ببي تأصيل شرعي من كتاب وبحسم هي لو موضوع خليفة وكيل أمة إسلامية وكيل معناه أبي موكل قراري بابا وقت خوي لزمان خلافة راشدة أهل الحل والعقد يعني بياوي قورة ورؤساء عشائر وعلماء أشون بقشتي همو لسه مستوى عالم إسلامي بيعيان ده بلام استكي أو تا حد گۆڕاوە بۆ ناحەی بەرلەمان ئەگەر عالەمی ئیسلامی کۆ بووە ئەوەڵ جار دوایی پاشەوە قەرارێندا خەلیفەیەک بۆ خۆیانی خت ئەوە شتێکی ترە بەڵام ئەساسن جەماعەتی بۆی نییە شەرعەن کە خۆی بکە بە خاوەنی ئومەیەکی ئیسلامی کە ئێستەکەی ژمارەی مسلمانان لە جیهاندا 1 ملیار و 700 ملیۆنە ڕسمیەن بەڵام واقعیەن 2 ملیارە کەواتە ئەو خلافەتی داعش ڕایگەیاندووە تەنها ینی خلافەتی داعش خۆیەکە یان خلافەتی هەموو مسلمانانە خۆیەکە مسلمانان نییە خۆی ئەو قسەی کە کردوویەتی شەرعەن بە پێی شەرع غێری خۆی نەبێ و جەماعەوەی کە ئیلتیزامی بەو مەبدەی ئەوان هەیە ئەوان ئیلتیزامی پێکەن بەڵام ئێمە ئەعلانمان کرد بە بەیانێکی ڕسمی بە تەوقیعی من و شێخی قەرضاوی و موافقەی مەجلیسی ئۆمەنا کە ئیعلانی داعش بۆ خلافە بە ئەساسی شەرعی نییە يعني كواتل لأين إسلام أم بارودخي إستا أين إسلام رجينا أو كذا شكل كسر مجموعيك بيت متغلب وكوبي وتري بزور وبشك وبكشتن بيت خوي فرس كذا لسر هم أمي إسلامي يعني سردمي خلافة ما ويانا دكتور سردمي خلافة عرضكم خوي خلافة قضية سياسي مربوطة يعني إما هيش حديثك صحيحنية لواك شكل دولة إما شكل دولة مبادئ دولة معناها ملاحظة فرمو يعني جاني هو خلافي راشد هبو بيقومان يعني وهي إنكاري ناكر مبادئ كان شيء يكم تر مبادئ أو شورى وأمرهم شورى بينهم مبدئي دوهم عدل مبدئي سهم مساواة مبدئي شوارهم وتاني كوا أمة وكيلي بكات حتى لزماني معاوية خلقك أو أزاني يعني يشك للصحابة كان يعني لتابعي كان جالس قسيك اللي قال يعني معاوية وتي مرحبا بك أيها الأجير يعني روش باش يعني شو باش يعني كاتك باش أي أجير توكريكاري لائمة أو فكريك يستكيل لأوروبا هي من دراستكم هي لسر تأصيل خلافة لسر تأصيل رئاسة تأصيل رئاسة رئيس نائبة لأمة أمة بوي هي هالروجي عزلك هالروجي تحديدي مدي بكات بوي بكات أتواني بلا شوار صل كواتبة بش بسن بعين إسلام أتواني بلا أمريكا داعش رايانو خلافة دكتور علي خراخيبة يما نك يما دوري زياتر يما دوري بنجاو حوت مؤسسة ماني بلام دوري زياتر حفظ مؤسسي علماء لسوريا علماء سوريا بقشتي وهروها علماء السعودية وعلماء كانت همو قراري عنده كأمكار يعني كاري أم كارساتيك كدويتي داعش أم إعلانيك كدوي إعلانيك غير شرعي. دكتور تو شي بداعش عليه يعني والله من داعش بقيادة داوي تشيان ليكي داوا كاريت هي بويان أزور جوان من الله داويان ليكم بالله بيقومان داويان ليكم داوا كم لقاعدة كان كأمانة تحملي مسؤولية كان لا إخواي جورا كأوشتاني كأي كان بناوي إسلام با تأكد كان لوي كخوي تعالى فرمي ولو ردوه
إلى الرسول وإلى أولي الأمر منهم لعلمه الذين يستنبطونه منهم. يعني بەرامبەر خوا لە سەریان کەوتووە دکتۆر. بل أبيت أوان أبيب قرنوا بولاي شن مجموعين لعلماء شوين السقن علماء كانوا كوا أو علماني كوان فتوى بودان هم دراسيك زوز بسيط ومتواضعة بداخل شو مرجعيتك الشرعية لعلماء مسلمان لقل داعشة اتفاقي كدوا أوان أجد تمثيل إسلام كان باب قرنوا بو قرآني بيروز بو سني بيغمر صلى الله عليه وسلم وهروها بو زمان عصر راشدين حضرتي عمر حضرتي علي رزامەندی خوای لەسەر بێت چۆن تعاملی کرد لەگەڵ خەواریجە باشەمان بۆچی تعاملەکەن لەگەڵ ئەم عالەمە بە کوشتن و بەبڕین ئەم سەربڕینە و ئەم کوشتن و برینەوە ئەم حکم بە مرتەدیە لە چ دینێکە هەیە لە ئایا تاریخی ئیسلامی شتێکی وای تیا هەبووە غەیری خەواریج نەبێت کە فئەیەک بوون خروجیان کرد یعنی پێغەمبەر وەصفی کردوون ئەوانە لە ئیسلام دەرچوون پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو خەواریجانی وەصف کردووە کە دەرچوون لە ئیسلام. بەڵێ دکتۆر لەبەرێکە جا یەک شت ئەوە جەناب من بۆ قیادە ئەمە بۆ خەواعیدەکانیان بۆ گەنجەکانیان من ڕجام وایە داوامایە لەو گەنجانایی کە خۆیان لە دڵیانە بۆ ئیسلام خزمەتەکەن وهم يحسبون أنهم يحسنون صنعا ظنيان وایە کە شتی باش دەکەن بەڵام بەڕاستەکەی کارەکانیان باش نێت داوام وایە کە بگەڕێنەوە بۆ سیرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن تعاملی کردووە حتا لەگەڵ کافرەکانە لەگەڵ ئەهلی مەکە چۆن نەیفەرموو ئەنتم الطلقاء. بەڵێ دکتۆر کۆمەڵێک لە کۆمنتانی تێکە لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەوە بۆمان هاتووە خوێنمەوە لەبەری کە ژمارەیەکی زۆرن بەشداربوویەک ئەڵێ ئایا شەڕکردن دژی داعش جیهادە مەبەستەکەم لەوایە کە ئەوەی لە بەرامبەر داعشا شەڕەکە و ئەکوژرێت شەهیدە لە ئاین ئیسلامە. سەفین خدر ئەڵێ دکتۆر ڕای چێ لەسەر ئەو گەنجە کوردانەی کە بەلێشاو ئەچنە ناو گروپی تێرۆریستی داعش ئایا جیهادکردن بۆ ئەو کەسانی کە خەڵکی ئەو وڵاتە نین کە شەڕی تێدایە فەرزە کە خەڵکی وڵات نەبێ و شەڕ بکات. یەکێکی تر لە پرسیارەکان هەر سەفین خدر یەکێکە جوابێنەوە باشتر نییە فەرموو بۆی کەشی بە کورتیش پرسیاری یەکەم ئەوانەی کە ئێستاکە ئێمە فتوایەکماندا لەوە پێش وتمان ئەو پێشمەرگانە یان ئەو کەسانەی کەەوە دیفاعەکەن لە نەفسی خۆیان یان لە شەرەف و کەرامەتی ئومەتی خۆیان یان ئەوەستن حیمایەتی ئەمن و ئاسایشی منتیقەکە ئەکەن مسلمانی تایە کافری تایە یەزیدی ئەوانەی کە ئەو دیفاعەکەن خەڵکێت تعدایان لەسەرکات ئەیان کوژن ئەگەر کوژران ئەمانە شەهیدن ئەوانش کە ئەگەر کوژران لە ئاگران ئەوە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم من قتل دون ماله فهو شهيد ومن قتل دون عرضه فهو شهيد ومن قتل دون نفسه فهو شهيد ئەوانش کە هێن ئەوانە لە ئاگران چونکی اعتیدا ئەکەن ئەمکاتە لە ئاین ئیسلامە پێشمەرگەی ئێستای خۆمان کە ئەکوژرێت شەهیدە ئەم پێشمەرگانەی کە ئێستاکە ئەکوژرێن و مادام نیەتەکەیان ئەوەیە بۆ بۆ بەرگریکردن بێ داوا وایە کە خۆی گەورە بەڵێ دکتۆر ئەڵێ ڕاچێ لەسەر ئەو گەنجە کوردانی کە بەلێشاو ئەچنا و گروپی تێرۆریستی داعش نەسیحەتیانەکەم زۆر بەداخەوە یعنی ئەبێ بگەڕێنەوە بۆ لای عالم خۆی زانانی ئێمە یعنیشکو ئێمە هیچ مەسلحەتێکمانە خۆ ئاگادارن نە لەگەڵ لە عمرمانە نە لەگەڵ داعش مەسلحەتمانەیە نە لەگەڵ پارتیان مەسلحەتمان هەیە قەسم ینی نەمرتەبێتم بە هیچ حزبێک لە دنیاوە و هیچ مەسلحەتێکی نەجاهیم هەیە نەماڵم هەیە لەگەڵ هیچ جەماعەتێکە بەڵام منطەلەقی ئیسلامیمان جاون قسە یەکەم گوتم ئێمە وەکو چۆن دژی داعش قساکەن هەروە دژی ئەوانشکەوە علمانیەکان و دژی ئیسلام قساکەن ئێمە لە هەردوو جەبهە ینی متهمین ینی لەم لاشەوە متهمین و لەوانەیە محاولە ئەکەن بە هەموو شکلێک لەم لاشەوە ئێمە محاول ئێمانەوە ئیسلامێکی بەڵام بە هەموو شێوەیەکیش ئێوە ڕەتێکەنەوە کە ئەو گەنجە کوردانی ئەچنە ناو داعش ئێمە داوا ئەکەم لەو گەنجانە ئەوان من وا ئەزانم بە هەڵات چۆن بە پێی علمی من معلوماتی من بە پێی دیراسی من بە پێی مەراکزی بەحسی ئێمە هەر خۆم تەنهانیم کە ئەم دیراسی داعیشیان کردو ئەوانە بەغەڵەتا چوون داوا ئەەکەم بە تایبەتی لە هەموو ئەو کەسانێکەوە داعش ینی بەداخەوە توانیوەتی تەسیریان تێ بکە و غەستیلی مخیان بۆ بکات داوا ئەەکەم بگەڕێنەوە بۆ حەق وەکو چۆن ئەو برا مجاهیدەکانی مصر گەڕانەوە و مراجعاتیان نووسی پێش ئەوەی کەوا خەڵک بکوژن پێش ئەوەی کەوا تووشی مشکلە بە تایبەتی لە برا کوردەکانمان لە کوڕە کوردەکانمان لە خۆشەویستەکانمان کە خۆیان توش ئەو مشکلە نەکەن دکتۆر بەشداربێکی کاڵێ ڕای دکتۆر چییە لەسەر ئەوەی کە داعش بە ناوی ئیسلامەوە ئەکات و کە دەژووترێت لە دروستکەری ئەساسی داعش ئیسرائیلە خۆی ینی عەرزەکەم ئەسڵی فکرەکە تەبەنیان کردووە وەکو چۆن زمانی حەزەتی عەلی کە مەجموعەیەک دەرچوو و حتا پێغەمبەری صلی الله عليه وسلم یعنی باسی کردووە کە دەرئەچن لە ئاینی بەرزی ئیسلام بەڵام لە عینی کاتیشا پێغەمبەر وەصفی کردوون و وتی نوێژەکەیان ئەگەر تۆ تەماشای نوێژەکەی خۆت بکەی بەرامبەری نوێژی ئەوان
نوێژەکەی تۆ خۆت بە هیچ نازانی یحقیر ئەحدکم صلاته عند صلاتهم ئەو نە نوێژەکانیان جوانە ئەو نە ناحەی ئیلتیزامیان هەیە بەڵام بەداخۆ خۆ ئیسلام هەر نوێژ نییە ئیسلام عەقیدەیە ئیسلام فکرە ئیسلام سلوکە لە پێش هەموو شتێکە حتا نوێژەکە بۆ سلوکە إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر عباد الرحمن چی عباد الرحمن خۆی گەورە نافەرمی نوێژەکەنیان نایکرد نوێژە بێ بکەن بەڵام ئەوەل شت سلوکیان جوانە قسەیان جوانە ڕشت وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلام جا لەبەرەوە ئێمە مەسەلەی داعش مشکلەکە ئەوەیە کەوا مشکلیان نییە لە نوێژەکەن تاعاتی خوا ئەکەن مسلمانن خۆ ناڵین کافرن بەڵام ئەو فکریان وەرگرتووە کە جوزئێ لە ئیسلامیان وەرگرتووە وەکو شۆن بڵێ ولا تقربوا الصلاة وأنتم سكارى ابن قیم مناقشەی کردوون ئەڵێ ئەوان لە بەعضی حەقیان وەرگرتووە حەقەکەی دووهەم ئەوەیە ئێمە بێگومان جیهاد هەیە لە ئیسلامە بێگومان نییە بەڵام جیهاد دژی کێ جیهاد دژی کافران دژی معتەدی دژی ئەوانەی کە تەعەداکە لەسەر تۆ نەک جیهاد تۆ بچێت لە مسلمان بکوژی یان غیری مسلمان بکوژی بە بێحەق یان دکتۆر ینی قسەکردن لەسەر ئەم تەرۆلۆچی ئەتوانم بڵێم 4 بۆ کات 5 کاتژمێریشی پێ بخانین هێشتا بەیانی بەتێری نەتوانی قسەی لەسەر بکەیت بەڵام ئەم هەلە ئەقۆزمەوە لەبەری کە چاوپێکەوتنەکەمان هەیە هەندێک شتی تایبەت هەیە ئەوەندەی زانیاریمان هەبێت ئەمڕۆ بۆیان دوێنێ سەردانی تاڵەبانیتان کردووە تاڵەبانی چی وتووە یعنی چی ئەڵێت وەڵا من زۆر پێ خۆشحاڵم بە دیتنی جەنابی مام جەلال چونکی ینی ڕاستەکەی مام جەلال مواقفی زۆر ڕێک و پێکی هەبووە لە زۆر کاتاو دوایی هەم هەروەها عەشائیرێن و ینی علاقەتمان هەبووە لە کۆنەوە دوێنێ پێ خۆشحاڵم بە دیتنی و بێگومان ینی جەنابی ئەم شتانەمان باس نەکرد لەگەڵیا بەڵام ینی ئەوەی هیچ زانیاریکی نییە لەسەر ئەم بارودۆخی ئێستا کە ئەگوزارێ بەڵێ لەسەر ئەم بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان کە ئەگوزارێ زانیاری هەیە تاڵەبانی باسمان نەکرد ئێمە ئەو باسەمان نەکرد بەڕاستێکی من هەر بەس چونکی حەزم نەکرد زیارەتێکی مجاملە بوو اطمینان وکرد لەسەر صحەتی الحەمدولله یعنی دوای پاشەوە داوام کرد کە خۆی گەورە شیفای باو و زیاتر یعنی ئینشاءالله و بگەڕێتەوە بۆ ڕۆڵی خۆی ئینشاءالله و الحەمدولله یعنی وەزعێک تا حدێک یعنی مطمئن بوو الحەمدولله ئەو نا ینی حەزم نەکرد لەوە زیاتر چونکی ئەم زیارەتە بە تایبەتی زیارەتێک بوو تۆزێ باسی یعنی شکۆنمان کرد ینی هەر لە زمانی تەمان کە لە قەرەداخ بوو بەڵێ دکتۆر لەبەری کە کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە ئەگەر بکرێت بە کورتی زۆر سپاس دەکەم وەکو ئەمینداری گشتێکێتی گیانی زانانی مسلمانان ئەگەر ڕای خۆتم پێ بڵێ لەسەر کاری ساڵانی ڕابردووی NRT بە شێوەیەکی گشتی چۆن ئەڕوانی تا NRT بە کورتی سپاس دەکەم وەڵام من ئەمە پێخۆشحاڵ بن بە ئاشکرابوون و ینی بوونی ئەم قەناتەیە بەڕاستی هەر لە پێشەوە من ئەزام تا حدێک قەناتێکە تا حدێک ئەڵێم قەناتێکە ملتەزیمە و من داوا ئەکەم بەڕاستەکەی چەند بەرامیجێکی باش بکات لەم بوارەی فکر و ینی خاصەتەن ئەمە شتێکی زۆر گەورەیە خەڵکو ئەزانێ ئەم مەسئلەی فکرە هەم اقتصادە هەم سیاسەیە هەم ئیجتیماع ئەگەر ئێمە گەنجمان خوانەخواسە فکرەکەی باش نەبێت فکرەکەی تیرۆریست ئەوە معنەوە خۆی هەدم کرد مجتمعەکەشی هەدم کرد خۆی تعالی حتا لە قورئانە باس ئەکات ڕەبتی کردووە جوانبی اقتصادی جوانبی اجتماعی با جوانبی ئەمنی مجتمع ئەگەر مجتمع ئەمن نەبێ ئەمنی مجتمعش گەورەترین ئەمنی فکرە جا من داوا ئەکەم کە ئێوە قەناتەکەتان زیاتر گرنگی بدات بە جوانبی فکری و سەقافیش زۆر سپاس دەکەین دکتۆر عەلی قەرەداخی ئەمینداری گشتێکێتی گیانی زانانی مسلمانان زۆر سپاس دەکەین کە میوانمان بووی لە ستودیۆ زۆر سپاس دەکەین بەخێر هاتی بەڵێ بەڕێزان دیوی دۆمی هەواڵ کۆتایی هات کاتێکی خۆش بۆ هەمولایەکتان